دوێنێ بەیانی ڕاوێژکاری یاسایی ئاگاهیدایە کۆمپانیەکانی سیگنا و هیومانە و هەروەها پرایم تێراپیوتیکس و باس لە پیلانگیری ئەم کۆمپانیانە دەکات بۆ هێشتنەوەی نرخەکانی دەرمان لە ئاستێکی بەرزی نابەجێدا. ئەم کارە شێوازێکی مۆدێرنی چەتەگەرایی نایاساییە. ئایجی دەیڤید یۆست سکاڵایەکی یاسایی تۆمار دەکات و دەڵێت گوایە بەڕێوەبەرانی بواری قازانجی دەرمانسازی پەیوەندیان بەو کۆمپانیانەوە یان بە PBMسەوە هەیە. ئەو کەسانش پێیان دەگوترێت کەسانی نێوەندگیری پیشەسازی دەرمانسازی و ئەوانە کۆمپانیایەکی لاوەکیان لە سویسرا دامەزراندووە بۆ هاوبەشی پێکردنی زانیاری سەبارەت بە نرخەکانی دەرمان لەگەڵ کێبڕکێکاران. ئەو کارەی نرخەکانی دەرمان بەرز دەکاتەوە. لە ڕاستیدا ئەوە دیاریکردنی نرخی دەرمانە و هەروەها دژی کێبڕکێکردنیشە. ئەمە ئەوە بوو کە سەرۆک بایدن لە وتاری ڕەوشی وڵاتدا لە دژی ڕاوەستا. ئێمە لە هەموو وڵاتێکی دیکەی گەورەی سەرگۆی زەوی پارەی زیاتر دەدەین بەو دەرمانانەی بەڕەچەتە دەفرۆشرێن. سەرۆک بایدن بانگەشەی بۆ یاسای کەمکردنەوەی هەڵاوسان کرد بۆ هێشتنەوەی نرخی ئەو دەرمانانەی بەڕەچەتە دەفرۆشرێن وەک ئەنسۆلین بۆ کەسانی بەتەمەن ئەوانەی حکومەت خەرجەکانی خزمەتگوزاری تەندروستیان دابین دەکات و ئەو نرخە مانگانە $30 لە سەریان بکەوێت. کۆمپانیا گەورەکانی دەرمانسازی بە ناڕەوایانە مانگی $100 لە هاوڵاتیان دەسێن و بەوەش قازانجی پێوانەییان دەست دەکەوێت. بەلای کەم سێ کۆمپانیای دەرمانسازی لە ئێستادا نرخەکانی دەرزی ئەنسۆلینیان کەم کردوێتەوە، بەڵام بۆ زۆرێک لە خەڵکان ناتوانن دەرمانەکانی دیکە بکڕن وەک خاتووس و مێڵکن لە ئۆهایۆ. نرخی ئەو دەرمانانەی دیکە کە بەکاریان دەهێنم زۆر گران بوون، وەک خوێن ڕوونکەرەوە و هەندێک دەرمانی تایبەتی کۆلسترۆل ئەوانەی بەردەوام بەکاریان دەهێنم. کۆمپانیەکانی PBMS ئەوانەی لەم دۆزە یاسایەدا کراونەتە ئامانج دەست بەجێ وەڵامیان نەداوەتەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.